نبرة واجر براق ما تلقي عادة الشعبية كان نبرة اللي يدن ما الصيام ما كأول وش قال ماليات ما ندوزها مش خو بيش مرقم براقم مش بيش براق ما تلقي عودة حتى عزيب يدن ليه يدن هاي برن أوتان وتر كده كده خسناكن وخسناكن وشي ما نفروش براقم موتام ما وش قاري ليات بس باش قاركن ورا سي حال دوسكا ورا سي قتل عمقي دوسكا براق ما تسقي بيش نفر وتالي أنا دن وشنا برن حش شعبي وای کردووە بەڵام هۆکەی چییە هۆکەی کێ سەبەبەکەی کوردەکەی خۆمان هەر کوردەکەی خۆمان هەرێکێتی وایە کردووە من بۆ ئەوە هاتوونی ئێوە بچوونە هانای خەڵکی دووزەوە ئێستا تەلەفۆنیان بۆم کرد دوو ئافرەتمان هەتە کراوە لە قەراق شارعەکە کەوتووە کەسێکیش نییە جەنازەکەیان هەڵبگرێت هیچم نەماوەدا لە دووزەوە هاتوون هەمووی قەڵ دووزە هەمووی لە ناوچەی داودەت کەوتە ئەوتانە پاڵ کەوتە لە بان خۆڵ لە عەرزە ئاو نییە بخوا من مناڵەکەم لە تینیا بخین کە قورگە بکەمە سەرا بڕۆم داشمەوە دیاروە لە ناوچەی داودێ لە زنانەیە براکەم لێ دوو برام لێ خۆم لێرم بەخوا هەتا کەی خۆفرۆشتن هەتا کێ خیانەت لە خوورماتوەکەن کورە ماڵیان فستان کورە ئەی هاوار یەکێ بێتە لە 2014 کی هەشتی ئاورد بۆ دووس لە 2014 کی هەشتی ئاورد بۆ دووس کی هاوردی کورە ئاخرەتا کەی ئەوەی کورد بە کوردی کرد سەدام حوسێن بە کوردی نەکرد